تیمەکانی ئاسایشی سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوو باندێکی 12 کەسیان دەستگیر کرد کە تۆمەتبارن بە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە. دوان لە دەستگیرکراوەکانیش ئافرەتن. ئەو مادانش لەلایەن ئاسایشەوە دەستیان بەسەرداگیرەوە، بریتین لە 300 کیلۆگرام کریستاڵ و حەبی ئافترین و حەشیش و تریە. لە کار و چالەکەەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایی سلێمانی لەم مانگەدا ئێمە لە 9 تاکو ئەمڕۆ 12 دوو باندی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان کە 12 کەسن تاکو ئێستا دەستگیر کراون لامان. لەو 12 کەسە دوانیان ئافرەتە کە هەم بازرگانن و هەم بەکارهێنەرن. لە سەرەتای ئەم ساڵەوە 6 کەس بە تۆمەتی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە لە سنووری پارێزگای سلێمانی دەستگیر کراون. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکانیش ئاماژە بۆ دەکات کە تۆمەتبارەکان لەلایەن دادگاوە بە مادەی 240 سەرپێچی سزا دەدرێن کە بە کەفارەتی 250,000 بۆ 5,000 ئازاد دەکرێن. لە کاتێکدا ساڵانی ڕابردوو بەپێی مادەی 14 یاسای مادە هۆشبەرەکان سزا دەدران. ئەوەش ڕێگا خۆشکەر بۆ زۆربوونی ژمارەی باندەکانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە. تا ئێستا لە هەرێمی کوردستان سنتەرێکی تایبەت بەڕاهێنان و چاودێریکردنی کەسانی ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکانەوە بوونی نییە و پسپۆڕانی دەرونیش ئاماژە بۆ دەکەن کە کەسانی ئالوودەبوو مەترسی بۆ سەر کۆمەڵگا دروست دەکەن و دەبنە هۆی دروستبوونی کێشەی کۆمەڵایەت. بابەتی ئالوودەبوون یەکێکە لەو بابەتانی کە کاریگەری دەرونی کۆمەڵاتی و پەروەردەی و خێزانی هەیە. بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە پێویستە لە هەموو دنیاداوا باوە کە سنتەری تایبەتمەند هەیە بۆ چارەسەرکردنەوە، چون بابەتەکە پێویستی بە چارەسەری معرفی هەیە و بە چارەسەری کۆمەڵاتی هەیە و بە چارەسەری دەرونی هەیە و بە چارەسەری زۆر جار گروپینە و شێوازەکانی چارەسەرکردنی بابەتی ئالوودەبوون شێوازی گروپینمانێ و شێوازی تاکیمان. بەڵام تا ئێستا لە کوردستان سنتەرێکی تایبەتمەند بە چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکانی ئالوودەبوون وجودی نییە. بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بەکارهێنەرانی زیادی کردووە. بە جۆرێک لە ساڵی ڕابردوودا تیمەکانی ئاسایشی سلێمانی زیاتر لە 150 کەسیان دەستگیر کردووە. بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 کەس بەو تۆمەتە دەستگیر کراون. شاکار نووری NRT سلێمانی.